کچان ئەوانەی لە ئەفغانستان دەخوێنن هێشتا تەنها ڕێگەیان پێدراوە هەتا پۆلی شەشەم بخوێنن بە پێچەوانەی هاوتایانی کوڕانیان کە دەتوانن زیاتر درێژە بە خوێندن بدەن. خوێندنگەکان بۆ خوێندنی ساڵی نوێی خوێندن هەفتەی ڕابردوو کرانەوە بە بێ بەشداری کچانی تەمەن نەوجەوان. ئێمە داوا لە تاڵیبان دەکەین ڕێگەمان پێ بدات دوای پۆلی شەشەم درێژە بە خوێندن بدەین، لەبەرەوەی ئەگەر ڕێگەمان پێنەدەن درێژە بە خوێندن بدەین هەتا پۆلی 12 ئەوە هەموو ئەو ساڵانەی خوێندومانە بە فیرۆ دەچن. دەسەڵاتدارانی تالیبان خوێندنی ناوەندی و دواناوەندی و هەروەها زانکۆیان لە کچان قەدەغە کردووە و کارکردنی ژنانیشان لە بەشی زۆری بوارەکانی کارکردن قەدەغە کرد. لەوانە ئەو گروپانەی لە بوارەکانی ناحکومەتیدا کار دەکەن. زانکۆکان لە دوای پشووی زستان لە سەرەتای مانگی سێدا کرانەوە، بەڵام ڕێگە بە خوێندکارانی کچان نەدرا، هەروەها قەدەغەش خرایە سەر ئەوانەی لەگەڵ ڕێکخراوە ناحکومەتیەکان کار دەکەن. من زۆر خۆشحاڵم کە ئیماراتی ئیسلامی ڕێگەی پێداوین بین بۆ خوێندنگا، بەڵام ئێمە داوایان لێ دەکەین ڕێگا بۆ خوێندن بە خوێندکارانی کچانی لە پۆلی 7 بۆ 12 بدەن، لەبەر ئەوەی پیا و ژن مافی خوێندن و فێرکاریان هەیە. تالیبان لە ئەفغانستان لە سەرەتادا بەڵێنی حکومڕانیەکی زیاتر میاندرەویدا، دوای ئەوەی لە مانگی هەشتی ساڵی 2021دا دەستیان بەسەر دەسەڵاتدا لە ئەفغانستان گرتەوە، بەڵام لە بری بردنەسەری ئەو بەڵێنانەیان قەدەغەی گشتگیریان سەپاند، هەروەها ڕێکاری دیکەیان پەیڕەو کرد ئەوانەی ڕێگری لە ئازادیە سەرەتایەکان دەکەن. پیاوان و ژنان هەمان مافیان هەیە، هەروەها ئێمەش مافی خوێندن و چوون بۆ خوێندنگەمان هەیە، بەڵام ئێمە ئایندەمان دیار نییە. ئایندەی ژنان بە فیرۆ دەچێت لەبەر ئەوەی ناتوانن بخوێنن و بچن بۆ خوێندنگا. حکومڕانانی تالیبان لە ئەفغانستان فەرمانیان داوەتە ژنان لە شوێنە گشتیەکاندا جری سەرتاپاپۆش لەبەر بکەن و هەروەها قەدەغەی چوون بۆ نێو پارکەکان و ناوەندەکانی وەرزشیان لێ کردوون. سمکو عەزیز، دەنگی ئەمریکا.